گومان لە دۆزینەوەی تەرمی مامۆستا ئاڤێستا دەکرێت. دوجار دۆزینەوەی تەرمی مامۆستا ئاڤێستا ڕاگەیەنرا، بەڵام هێشتا ئەنجامی پشکنینی ناسینەوەی تەرمەکە تەواو نەبووە. بەشێک لە خەڵک و ڕۆژنامەنووسانیش گومانیان لە کۆی چیرۆکەکە هەیە. لە کاتی ڕووداوەکە ڕاگەیەندرا کە مامۆستا ئاڤێستا بە گەشتێکی خێزانی چۆتە دەڤەری بارزان. هەر لەو کاتەدا گومان لە خنکان و ونبوونی هەبوو. دوای چەند ڕۆژێک لە ونبوونی، ئاسایش و پۆلیس ڕایان گەیاند لە ڕووباری شانە دەرخنکا و تەرمەکەی دیار نەماوە. ئەگەرچی ساڵانە ژمارێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێم لە ئەودا دەخنکێن، بەڵام بۆ هیچیان هەڵمەتی گەورەی فریاگوزاری هاوشێوەی ئەوە بۆ دۆزینەوەی تەرمی و مامۆستایەکرا ئەنجام نەدراوە. ڕۆژی یەکشەمە لەسەر دورگێکی بچووکی ناوزەی گەورە لە نزیک بازگەی قەندیل تەرمێک دۆزرایەوە. گومان کرا کە تەرمی و مامۆستا گەنجە بوو بێت. ڕێبوار کەریمۆلی ڕۆژنامەنووس دەڵێت هەر زوو تیمی کەناڵی بۆخی بەرماوە تەنانەت پێش هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە شوێنەکەوە ڕایان گەیاند کە ئەوە تەرمی مامۆستا ئاڤێستایە. جەنابی وەزیری ناوخۆ لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان کۆبوونەوەیەک ئەنجامدرا لەوەی کە گروپێک لە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەولێر و سۆران و گروپێک لە بەرگری شارستانی هەولێر و سۆران چوونە شوێنەکە، جەنازەکەیان گواستەوە. ئێستا لە پزیشکی دادی هەولێرە دوای ئەوەی کە باوکی مامۆستا ئاڤێستا کاکسەید لەگەڵ چەند کەسێکی دیکە تەرمەکەیان بینی، هەموو هێما سەرەتاییەکان بەڵگەکان دەری دەخەن کە ئەوە جەنازەی مامۆستا ئاڤێستای ڕەحمەتیە. ئەماش کۆنگرەی ڕۆژنامەنووسی ئومێد خۆشنا و پەرێزگەری هەولێرە کە با میدیاکانی ڕاگەیاند تەرمەکە تەرمی مامۆستا ئاڤێستایە. وەک گومانێک لە کۆنگرەکەی پارێزگارە و ڕۆژنامەنووسە دەڵێت زەڕنەخوڵتەی عاسیمەش موژدەی بەخشیەوە پێش گەیشتنی تەرمەکە بۆ پزیشکی داد. ڕێبوار کەریمۆلی هیوای سەبووی بۆ دایک و باوکی و مامۆسایە خواستووە ئاشکراشی دەکات کە بە دوای وەڵامی هەندێک پرسیاردا دەگەڕێت. هەرچەندە هێشتا پشکنینی DNA بۆ ناسینەوەی تەرمەکە دەرنەچووە، بەڵام تەرمەکە لە بارزان بە مەراسیمێک نێژرا کە تیایدا ژمارێکی زۆر لە بەرپرسانی پارتی بەشداریان کرد. جەنابی سەرۆک مەسعود بارزانی سەردانی باوکی مامۆستا ئاڤێستای کرد. بەبەردەوامیش جەنابی سەرۆکی حکوومەت یارێمی کوردستان تیمەکانی حکوومەتی ڕاست پارت کە بەهانای ئەو خانەوادەیە بچن. بەبەردەوامیش جەنابی مەلا مستەفا خۆی لە نزیکەوە هەم لەگەڵ باوکی هەم لەگەڵ کەسوکارەکەی هاوشان لەگەڵ خەڵکی بارزان کە نمونەیەکی گەورەیان نیشاندا لە هاوخەمی و لەمانەوەی لە شوێنەکە و لەگەڵ خانەوادەکە و تێکەڵبوونیان. پارێزگار باسی لە گرنگی پێدانی حیزبەکەی بەو کەیسە کرد. ڕێبوار دەڵێت ئەو بایەخە ئەعلامیە زەبەلاحی کە بەو کەیسە دراو تەنانەت لە سەرخەتبوونی بەردەوامی بارزانیەکان لەکوێوە سەرچاوەی گرت. ئەو ڕۆژنامەنووسە کە ماوەیەکی زۆر لە بەرپرسانی باڵای پارتیەوە نزیک بووە دەژڵێت لە مانگی 65 تیمی بەرگری شارستانی بە ئامێری پێشکەوت و بە درێژایی 65 کیلۆمەتر بەست بە بستی پشکنی، بەڵام هیچیان دەست نەکەوت. بەڵام لەپڕ تەرمەکە لە دووری 25 کیلۆمەتر لە شوێنی ڕووداوەکە دۆزرایەوە. ڕێبوار کەریمۆلی دەڵێت بانگی 5 بارانی زۆر بەخۆڕباری دەبوایە و کات تەرمەکە لە نزیک خەبات بدۆزرایەتەوە، نەک لە دوای 8 مانگ لە دووری 25 کیلۆمەتر و نزیک بازگەی ئاسایش.